سڵاتان لێبێت بینەرانی کورسات نیوز منە ڕۆتۆفیقم بەڵقێم شەی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر کەرکووک لە نێوان ململانی سیاسی و سەربازیدا. ماوەیەکە پەرەسەردنامنیەکان لە کەرکووک بەرەو ئاماژەیەکی خراپەچن هێرشەکانی گروپە تیرۆریستیەکانی داعش کە ئاماژە بۆ دەکرات ئەم شانە نووسوانە خەریکە سەرهەڵەدەنەوە زیادی کردووە لە ناوچەکان بەگشتی ئەوسا لە یەک ناوچە و بەڵام ێستا لە چەند ناوچەیەشی کەرکووک ئەم هێرش و پەلامارانە لە زیادبوونایە. هەڵوێستی حکوومەتی بەغداد چیە لەو بارەیەوە، هەڵوێستی یاریمی کوردستان چییە، هەڵوێستی زەمنەکانی پارێزگای کەرکووک لەو بارەیەوە چۆنە، ئەو بۆ شایەمەی کە تا ئەوکوێسە پڕ نەکراوەتەوە هۆکارەکەی چییە، هێزەکانی هاوپەیمانان چۆن ئەتوانن هاوکار بن کە پێشتر هاوکار بوون بەڵام ئێستا هاوکار نین لەو ڕۆ لە پاراستنی ئاسایشی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان. ئەم شۆ گفتوگۆکەین لەسەر ئەم تەوەرانە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم مامۆستا حەسیب عەبدوڵڵا دامی سەرکردایەتیشێتی کە لە ستۆدیۆ لەگەڵمە بەخێر و مامۆستا سوپاس دەکەم. هەروەها بەڕێز کاگیدایەت تایر شارەزا لە کاروباری ئەمنی و سەربازی کە بەڕێزیشان لە شاری کەرکووکەوە لەگەڵمان. بەخێر بی کاگیدایەت سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی. بەڵێ مامۆستا حەسیبە ماوەیەکی زۆر ئەو ئاماژەم پێدا یعنی پەلامار و هێرشەکانی گروپی تیرۆریستی داعش فراوان بووە لە ناوچە جیاوازەکانی کەرکووک بەگشتی چکە و ساب بەس ناوچەیشان دەکردا ئەمە جوش باشووری کەرکووک بەڵام ئێستا زیادی کردو پاریس هەندووە. هۆکاری ئەم پەرەسەندانە بۆ چییە و کاریگەری چییە بە دیاریکراوی لەسەر شاری کەرکووک؟ بەداخەوە ڕۆشی ئەمنی شاری کەرکووک ئێستا باش نییە، ناسەقامگیرە و ئەگەر وا بڕوا بەرەو خراپێتێ ئەویش بەهۆی جم و جۆڵە بەردەوامەکانی تیرۆریستانی داعش. بینیمان لە ڕۆژانی ڕابردوو پەلاماری هێزی پێشمەرگە سەنگەرەکانی هێزی پێشمەرگەیاندا لە منطقەی زورگەزرا و پردێ لەوێ شەهید و برینداری لێکەوتەوە و دواتر پەلاماری هێزە عێراقیەکانیاندا لە داقوق، پەلاماری هێزە عێراقیەکان و حەشدی عەشایری و حەشدی تورکمانیاندا لە بەشیر دیسانەوە قوربانی لێکەوتەوە شەهید و برینداری لێکەوتەوە و دواتر لە منطقەی دووبز پەلاماریانداوە دیسان هەوڵیاندا بۆ ڕینەوتەکان بتەقێنەوە. ئەمانە کۆمەڵە ئاماژەی خەتەرە کە ئەتوانم بڵێم تیرۆریستانی داعش کەوتونەتە خۆیان و جموجۆڵەکانیان دەست پێ کردووە خۆیان ڕێک خستوتەوە و سوود و ئیسیفادەیان لەو بۆشایە ئەمنیە کردووە کە لە نێوان هێزە عێراقیەکان و لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستاندا ئەتوانم بڵێم حیزامێکی بەتاڵ هەیە، هیچ کەسێکی هیچ هێزێکی لێ نییە ئەویان بەفرسە زانیوە لەوێوە هێرشەکەنە سەر هێزە عێراقیەکان. ئەمە ئاماژەیەکی ترسناکە، ئەمە پێمان ئەڵێ ئەگەر چارەسەر نەکرێت یاخود ئەو فەراغە ئەمنیانە پڕ نەکرێتەوە داعش بە تایبەتی ئێستا لە سەروبەندی خۆ ئامادەکردین بۆ هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراق سەرتاسەری عێراق مەشغوڵە و سەرقاڵە بەم پرسە گرنگەوە ئەوان بە دووری نازانین هەنگاوی تر بنێن و جموجۆڵی زیاتریان هەبێ و زەربە و زیانی گەورەتر بە خەڵک بگەێنن. دیارە ئەمە نەک تەنها زیان لە هێزە ئەمنیەکانەدا نەک تەنها زیانی لە هێزی پێشمەرگەدا ناسەقامگیری لە منطقەکە دروست کردووە، ترس و دڵڕاوچەی لا خەڵکی دروست کردووە. یعنی ئەم ناسەقامگیریە بە نەتیجە ئەتوانم بڵێم ئاسارەکەی لە سەر تاک بە تاکی خەڵکی ئەو ناوچەیە دروست ئەکا و بەجێ دێڵێت. ململانی سیاسی تا چەند کاریگەرە بۆی کە ینی ئەم هێرش و پەلامارانە ئاوە پەریسەندووە؟ دیارە ململانی سیاسیەکان بە تایبەتی لە کەرکووک و لە ناوچە جێناوەکان بەگشتی کاردانەوەیەکی نەرێنی زۆر خراپی هەیە. ئەتوانم بڵێم لایەن هەیە لە پەنای ئەم هێرشانەی داعش ئەیکا بە دەستکەوت ئەیکا بە مزایەدا لە پێناو کۆکردنەوەی دەنگ بۆ خۆی بۆ لایەنەکەی بۆ هەڵبژاردننی داهاتوو. دیارە ئەمەی کە ڕوو ئەدات کۆمەڵی هۆکاری هەیە، هۆکارەکان یەک هۆکارنین، ئەتوانین پۆلێنیان بکەین بۆ چەند هۆکارێک. ئەم هێزە ئەمنیەی کە ئێستا مەلەفی ئەمنی بەدەستەوە یان بەناو فەرزی قانونەوە هاتوۆتە کەرکووک و هاتوۆتە ناوچە جێناوەکان هێزێکە لە دوورترین خاڵی باشووری عێراقەوە هاتووە و پێکهاتەی یەک نەتەوەن لە یەک نەتەوەن واتوانم بڵێم لە یەک مەزهەبیشن. ئەم هێزە نامۆیە بە ناوچەکە بە خەڵک بە کەرکووچیەکان یاخود لە ڕووی هەواڵگریەوە ئەتوانم بڵێم لە ڕووی هەواڵگریەوە زانیاریەکانیان زۆر لاوازە و ناتوانن ئەو خەلەلانە دەستنیشان بکەن کە پێویستە دەستنیشان بکەن و پێویستە معالەجەی بکەن. خەڵکی ژاوکاریان نییە لەوە
بەدڵنیاییەوە ئەوەی کە پێشتر لە منطقەکە هەبووە هێزی پێشمەرگەی کوردستان بووە یا هێزە عێراقیەکان یا هێزی ناوخۆی کەرکووک بووە یاخود پۆلیسی مەحەلی بووە خەڵک یا ئاسایش بووە خەڵک خۆی بە خاوەنی ئەم هێزانە زانیوە خەڵک ئەوەندە هاوکار و متعاون بۆ لەگەڵیانە لە هەر جێگایەک زانیاریەکی دەستکەوتایە دڵسۆزانە زانیارەکەی ئەگەیان پێیان بۆی کاری لەسەر بکەن بەڵام ئەمڕۆکە بەم هێزە نامۆیە هیچ کەسێک ئامادە نییە هاوکاریان بێ و هیچ کەسێک ناتوانێت متمانەیان پێ ناکە ناتوانێت زانیاریان بداتێ هۆکاریەوە ئەم هێزە دڵسۆز نین بۆ شارەکە هۆکارەکەی دیسانەوە یەک هۆکار نییە کۆمەڵی هۆکارە ئەوەیە کە نامۆن غەریبن لە شارەکە خەڵک ناناسن خەڵک نایان ناسێ دووەم شت متمانەیان نییە سێم شت بۆ شاری کەرکووک تەنها یەک نەتەوەیتیان نیە شاری کەرکووک کۆمەڵە نەتەوەیتیایە و مەزهب و ئاین و پێکهاتەیەکە بەڵام ئەمانە هاتوونە لە یەک مەزهبی دیاری کراوە دوایەوە ئەم هێزەی کە هاتووە یەک هێز نییە یعنی سوپا هەیە حەشدی شعبی هەیە حەشدی عەشایری هەیە لە پەنای ئەمانە حەشدی تورکمانی هەیە ئەمانە کۆمەڵی هێزن یعنی ئەوامر و پەیوەندیان بە یەک ژوورێکی مەساحسی و بەس کورد هێزی نییە لەوێ لە ئێستادا بەدڵنیاییەوە کورد هێزی نییە ئەوەی کە هەیە ئەم تێکەڵەیە کە هەر یەکە و لایەنێک بە مەرجعی خۆیزانانی و لایەنێک بە سەرچاوی خۆیزانانی و بڕیار لە لایەنێکە وەرەگرێ بۆیە ئەم حاڵەتە شڵەژانە لەو ناوچانە دروست بووە و تیرۆستانی داعش ئەمەیان بە هەل پۆستۆتەوە و دەستیان بە جموزۆڵەکانیان دەست خۆشمەوە حەسی بەدێم و خزمەت جەنابەت بەڵێ کاگی دایەتایر دووبارە سڵاوت لێبێ شارەزا لە کاروباری ئەمنی و سەربازی دیارە ئێمە قسەکەمان لەسەر ئەوەیە کە ململانی سیاسیەکان زۆر کاریگەریان کردوتە سەرەوەی کە ڕەوشی ئەمنی لە کەرکووک بەم ئاخاری ئێستا بڕۆن وەڵا بەگشتی مامۆستا حەسیبە کۆمەڵێک هۆکار و فاکتی خستە ڕوو کە ئەمانە کاریگەری ڕاستەوخۆیان هەیە بۆی کێسە ئەم دۆخی کە کەرکووکی پێدا تێپەڕەبێ بگاتە ئەم ئاقارە منەمەوە پرسم ئەو بۆشایە ئەمنی کە تاوەکوێسە دروست بووە لە نێوان سوپای عراق و هێزی پێشمەرگەی کوردستان هۆکارێکی چێکە پڕ ناکرێتەوە و داعشیش توانیوێتی سوود لەو بۆشایە ئەم ببینێ زۆر سپاس بۆ بەڕێزت بۆ میوانە بەڕێزەکەت و سەرجەم بینەرانی کەناڵی کورساتی خۆشەویست سپاس دیارە تیرۆریستان بە شێوەیەکی گشتی دایمەن هەلێکە قۆزنەوە ئەو هەلانەی کە دروستە بێ کە بۆشایی ئەگە و بۆشایە سیاسی بێ ئیداری بێ ئەمنی بێ کێشەی نێوان لایەنە سیاسیەکان بێ بە تاکید یانیەوە ئەبێتە سەرەتایەک یان دەرگایەک بوو ئەوەی کە کردەوە قێزەونەکانی خۆیان ئەنجام بدەن بۆیە دەبینین کە ینی بە تایبەتی لەم ماوەی ڕابردووە ینی چەتەکانی داعش جۆڵیان زیادی کردووە و کردەوە تیرۆستەکانیان زیادی کردووە و بە تایبەتی تر لە ناوچە جێناکۆکان و دەوروبەری کەرکووک بەڕاستی بە حکمی ئەوەی ئەم ناوچەی کێشە لەسرە بە حکمی دەستور و بەوەی کە کورد دوور خراوەتەوە لەوێ ینی پەراوێز خراوە چی لە ڕووی ئیداریەوە چی لە ڕووی سەربازیەوە و لە ڕووی ئەمنیشەوە ئەمە بۆ خۆی بۆ تەمایی ئەوەی کە تیرۆستانی داعش لێر و لەوێ کردەوەکانی خۆیان ئەنجام دەدەن زۆر بە ئاسانیش ئەویش دەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک دیارە کۆمەڵێک هۆ کە بۆتە ئەوەی بە ئاسانی ئەتوانن ئەو کردوانی خۆیان ئەنجام بدەن ئەوەی مامۆستا حەسیبە باسی کرد زۆر ڕاستە ینی کۆمەڵێشت هەیە کە ئێمە درکی پێکەین بە حکمی ئەوەی کە ئێمە لەو ناوچانە دەژین ئەویش ئەوەیە کە ئەم هێزانی کە بوونیان هەیە لە ناوچەکەیە ئەو توانەوە ئیمکانەتیان نییە و ئافرە جۆرن و ئەتوان بڕێن تەنسیق و هەمانگی نییە لە نێوانیانە و پێشووتریش کاگیدایەت مەسەلەکە مەسەلەی نەبوونی توانا و ئیمکانیەتە یاخود مەسەلەی نەبوونی وەلاء بۆ شارەکە و بۆ خەڵکەکەی بەڕاستی بڵێ منەوێ ئەوە بڵێم کە دڵسۆزی و خۆشەویستیان نییە بۆ شارەکە بۆیە دەبینین کە لە هەر شوێنێک بن ئەو کاریگەریان نییە بە بەردەوامی هێر شەکرێتە سەریان و لاوازی ئەوان دەرەکەوێت و چەندین جار قوربانیە دەن بۆیە دەبینین ئەو بۆ تەمایی ئەوەی کە بۆشایی ئەمنی دروست بێت لەو منتەقەیە و زۆر بەزەقی هەستی پێکرێ و ئەوتم ئەو هەمانگێش نیە لەوان ئەو هێزانە لەبەرەوەی هەرێکەوە ئەوامر لە شوێنی کتر وەرەگرێ و نەبوونی هێزی پێشمەرگە بە تاکید یعنی ئەوە بۆشایەکی زۆر گەورەی دروست کردووە لە منتەقەکەیە بە حکم ئەوەی هێزی پێشمەرگە زۆربەی ڕۆڵەکانی خەڵکی ئەم ناوچانن و دڵسۆزی خۆیان و قوربانی کە دایان لە شەڕی دژ بە داعش لە 3 ساڵی شەڕی داعشە یان بەڕاستی گەورەترین توانین بڵین ینی بەڵگیان دروست کرد کە توانیان داکۆکی لە سەرجەم دانیشتوانی ناوچەکە بکەن بە هەموو پێکاتە و نەتەوەکانەوە بۆیە دەبینین کە ئەمە یەکێکە ئەوش یەکێکە لە هۆکارەکان کە تیرۆستانی داعش کە توانیانە
ئەو هەلانە بقۆزنەوەکە ئەو بۆشای ئەمنیە دروست بووە ینی لاوازی هەواڵگری معلوماتیان وەکو پێویست نییە و توانین بڵێن شارە نووسوەکانیان لە هەموو شوێنەکەن و لەناو شار و شارچکەکانە زۆر بە ئازادی جم و جۆڵەکەن بۆیە دەبینین کە هەر کردەوەیەک ئەنجام بدەن ینی بەپێی ئەو زانیاریانەیە کە لەلایەن ئەو شار نووسوانەوە پیانەگات بە شەڕکەرەکانی داعش بۆیە تەوقع ناکەی جاروا هەیە هێرشەکەنە سەر شوێنێک کە لە تەوقعی کەسانیە یعنی یەکێ لەو شوێنانە ئینجاری کاتوانین بڕینەوە ئەو بۆشایی کە دەبێن هێزی پێشبەرگە و هێز عێراقیەکان دروست بووە کە بەداخەوە لە هەفتەی ڕابردووە هێرش کرا سەر هێزەکانی پێشمەرگە کە ئەوەش بەڕاستی ئەوە دەگەیەنێت کە هیدایەت ینی زۆر جار ئەبینین وەبیستین سوپای عێراق بە هەمانجی لەگەڵ هێزی پێشمەرگە لە هەندێک ناوچە کێوماڵی تیرۆریستانی دەکرد بەڵام بۆ بە دیاریکراوی لە کەرکووک بۆ لەو سنووری بۆشای ئەمنە فراوانی کە دروستە بۆ لە ینی هەمانجی ناکات و نایەت کێوماڵێ بکات یاخود پرۆسێکی سەربازی لەو ناوچانە ئەنجام بدات ئەو کارەکەی چییە؟ وڵای دیارە ئەوەی بینین فعلن وایە ینی دوین لە خانەقی و لە شوێنانی تر و هەمانگیە هەیەەوە جارنجارێ ئۆپراسسیۆنێکی بەرپراوان دروستە بێت بۆ لە ناودان بەڵام لە سنووری کەرکووک بە حکم ئەوەی کە ئەتوانین بڵێن ینی هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەتی کە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانن وەکو پێویست نایەنە پێشەوە چەندی جار کۆبنەوە کراوە لەسەر ئاستی وزارتی پێشبەرگە وزارتی بەرگری عێراق بۆ دانانی یان بۆ کردنەوەی ژووری ئۆپراسسیۆنی هاوبەش لە کەرکووک ینی چەند شوێنێک دەزیشان کرا بۆ ئەوەی ئەو ژوورانە دەزیشان بکرێەوە بکرێنەوەەوە بێتە مای ئەوەی کە ئۆپراسسیۆنەکان ئەنجام بدرێەوە هاواڵگەریەکان بە باشی بگاتە شوێنی مەبەست بەڵام بەداخەوە ینی ئەو توانی بڵێن ئەو خاو خلیسکەی لەنان ینی حکوومەتی هەرێمەوە هەیە بەدیاریکراوی ینی بەدیاریکراوی لایەنێکەوە هەیە کە بەڕاستی نایەوێت بارودۆخی کەرکووک بەرەو ئاسایی بڕات و بەرەو ئستقراری هەنگاو بنێ بۆیە دەبینین کە ئەو مەسلەیە زۆر خاو بووە و زۆر بەجددی ینی کاری لەسەرەکرا بەڵام دەبینین کە ئەبواە لە ساڵی پارە ئەو ژوورانە بکرایەنێتەوە بەڵام بەداخەوە یادی بەهۆی ئەوەی جەخت نەکردنەوەی لەسەر ئەم مەسلەی ژووری ئۆپراسسیۆن و مەلەفی ئەمنی و ناوچە جناوەکان ئەبینین کە بەغاش بەڕاستی پشتی لێ کردووە و دیارە کۆمەڵێ ینی لایەن هەن کە ئەم بارودۆخیان پێ باشترە لەوەی کە ئەو ژوورە ئۆپراسسیۆنە بکرێتەوە. بەڵێ دەست خۆش کاگە ئیدایەت دێمە خستمە جەناب مامۆستا حەسیبە ینی زۆرێک لەوەی کە ئاماژەی پێدرێت ململانی لایەنە سیاسیەکانەوە بۆ نمونە ئەگەر من پرسم وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک چیتان کردووە بۆ فشارتان نەخستۆتە سەر بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئێستا کاگە هیدایەت ئاماژەی پێدا یعنی حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەمە لەوەی کە نەیتوانیوە هەمانگی بکە بۆ دروستکردنی و ژوورە تەنسیقی کە هەیە لەگەڵ بەغدادا وەکو یەکێتی بۆ ینی ئەم فشارەتان دروست نەکردووە بۆ نەتان کردووە. کاگاوڕێ بەداخەوە ئێمە لە ڕابردوو دەیان جار هاوارمان کرد بگرە زیاتریش داوای دروستکردنی ئەو ژووری هەمانگیانەمان کرد ئەو ژووری هەمانگیانە بە تەواوەتی لە خزمەتی سەقامگیری ناوچەکە بوو لە خزمەتی ئەمن و ئەمانی ناوچەکە بوو یعنی لە بری ئەوەی ئەم ناوەندی هەمانگیانەی کە قەرار بوو لە نێوان وەزارەتی دیفاعی عێراقی و وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان دروست بکرێ دروست کرا بەڵام بە شێوازێکی تر لە ناوچە جێناوەکان دروست نەکرا ینی حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە کەم تەرخەم بوو بە دەرەجەیەک لەبەرەوەی هەوڵەکەی ئەوە بوو کە بکرێتە دوو ناوەندی هەمانگی یەکیان لە بەغدا بێ و یەکیان لە هەولێر بێ دیارەگە لە هەولێر بێ ئەو سوودەی لێ نابین ئەگە لە بەغا بێت ئەو سوودەی لێ نابین دەکرا لە خودی ناوچە جێناوەکان بواە لەو ناوچە گەرمانە بواە کە ناوچەی ڕوبەڕووبوونەوەیە لەگەڵ تیرۆریستانی داعش ئێمە زۆر هاوارمان کرد بەڵام بەداخەوە بینیمان حکوومەتی هەرێمی کوردستان لە بری ئەوەی گرنگی بە کەرکووک بدا کە چەقی ململانەی هەموو لایەنە سیاسیەکانە ڕۆشت هەوڵیدا جێگایەکی تر ئاسایی بکاتەوە گرنگی بە شنگال بدا و لەوێ ڕێکەوتن بکات دیارە ئێمە ناڵێن شنگال گرنگ نییە و گرنگی لە کەرکووک کەمترە بەڵام ناکرێت تۆ ئەم قەزیە گەورەیە بچووک بکەیتەوە و مەلەفی ناوچەجێناوەکان ناکرێت لە دووپەت کرێت ینی دەکرێت هەمووی مامەڵەیەشی یەک پاکێج بێ بەڵێ یەک پاکێجە بەڵام تەجزیە کرا و جیاکرایەوە بەدەر لەمانە ئێمە دیارە حکوومەتی هەرێمی کوردستان بە دەرەجەیەک بە مقەسرە زانین و ئۆباڵی
ئەم ڕووداوانەی کە ڕوو ئەدا لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە و لە ئەستۆی حکوومەتی عێراقی فیدراڵە و لە ئەستۆی دەوڵەتە زلهێزەکانە ئەوانەی کە بەرەیەکیان دروست کردبوو دژی داعش بەداخەوە ئەمڕۆ کە هەمویان ڕۆڵی تەماشاکەر ئەبینین بە تەواوەتی بێدەنگ بوونە بێدەنگیان هەڵبژاردووە هەردوو حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان جددینین لەوەی کە دابنیشن بەیەکەوە گفتوگویەکی جددیانە بکەن و دەست بخەنە سەر برینەکان و لە چۆ پێویستەکە چی بکەن بۆ سەقامگیری ناوچەکە ئەمەیان نەکردووە هەردوو لە کەمتر خەمبوونە و بەلای مادەی 140 هەر نەڕۆشتونە نەیانتوانیوە لە ئاستێکی باڵا وەفدەکانیان دابنیشێت بۆ جێبەجێکردنی مادەی چوونی وەفدەکانی هەرێم بۆ بەغدامە ینی تا چەند دۆسەی ناوچەکێشە لە سەرەکان و مادەی 140 وە کەرکووک باس کراوە ئەگەر باز نەکراوە کارێکی چییە بوو بە قەناعەتی من نەک بەلاوازی باس هەر باس نەکراوە هەر بەلاشیان تێنەپەڕیون چونکە گەر باس بکرایە ینی فشاریان دروستەکە کە فشار دروست بکرێ ئەم ناوچانە بەپێی دەستور ناوچەی جێناکۆکە چۆن حکوومەتی عێراق بۆی هەیە هێزی لەوێ هەبێ حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆی هەیە هێزی لەو ناوچانە هەبێ بەڵام ئەمە بە مەبەست کەمتر خەمیتیا کراوە و جددینین لەم بابەتانە و خاڵێکی تر لە بیرمان نەچێ فاکتەرێکە بۆ بوونی داعش لەو ناوچانە یاخود پەرستەندنیان و دیسانەوە دەستیان کردێتەوە بە جموجۆڵەکانیان ئەوەیە کە لە ساڵانی ڕابردوو ئەو بەرەی کە دژی داعش بوو بەردەوام غیتاءێکی جەویان هەبوو لەسەر هاوپەیمانە لەسەر ئاسمانی کەرکووک فڕۆکە بەردەوام متابعی بارودۆخەکەیە کرد چاودێری جموجۆڵ و جوڵەی داعشیە کرد ئێستا ئەمە بە تەواوەتی نابینرێ و ئەمە غایبە پێ دوایە ئەمەش پلانێک بێ یا چییە یاخوا پلان نەبێت ئێمە ئومێ دەکەین پلان نەبێ بەڵام ئەم بێدەنگی هەڵبژاردنەوە ئەم تەماشاکەری عنی ناکرێتەوە ئەمریکا یەکێکە لە دەوڵەتە زلهێزەکان کە خۆی لە بەرەی بەرەنگاربوونەوەی داعشە یا ڕوبەڕووبوونەوەی داعشە ئەم بێدەنگی هەڵبژێرێ ئەی کەواتە ڕۆڵیان چییە لە عێراق ئەی ڕێکخراوەکانی تر ڕۆڵیان چییە لە عێراقەکە تەماشاکەر بن ڕۆژانە خەڵک ئەکوژرێ خەڵک شەهید دەبێ خەڵک بریندارە بێ ئەمانە نەهاتوونەتە جواب وەیەکێکی تر لە ببوورە مامۆستا قسەکە بیر نەچێتەوە بەڵام ینی ئەمەژە بۆژە مەسە ئەمڕۆ ینی وەفدێکی سەربازی بریتانیا لە هەرێمی کوردستان و لەگەڵ هاوسەرۆکانێکیتی لە هەولێر کۆبوونەوە دواتر برێت ماکۆر وەفدێکی سەربازی ئەمریکا هاتوون هەر لەگەڵ هاوسەرۆکان و بەرپرسانی باڵای هەرێم کۆبوونەتەوە پێ دوایە ینی لەو کۆبوونەوەانەیە یعنی یەشێک لە تەوەرەکان سەرهەڵدانەوەی داعش و ناوچەکێشە لە سەرەکان باس کرابێ یان نەکراوە لەمەشە ئەگەر نەکرابێ هۆکارەکەی چییە بۆ کاگاوڕێ من ویستم بێمە سەر ئەمە و باسی ئەمە بکەم ئەمەی کە ئەمڕۆ ئەم کۆبوونەوەانە زنجیرەیە کۆبوونەوە کراوە لەگەڵ وەفدێکی باڵای ئەمریکا دواترش لەگەڵ وەفدێکی باڵای بەریتانیا بە ئامادەبوونی هاوسەرۆکان ئەمە خاڵێکی دڵخۆشکەرە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە ناوچە جێناکۆکان و بە تایبەتی کەرکووک لە ئەولەویەتی کارەکانی بووە یعنی گرنگی و بایەخی تایبەتی داوە بەم ناوچانە بەڵێ ئەمڕۆ لە کۆبوونەوەکە باسی ئەم مەلەفە کراوە باسی هێرشەکانی داعش کراوە لەم ناوچانە و باسی ئەو فراغ ئەمنیە کراوە بۆیە خەڵکی بە ئومێدەوە سەیری ئەم کۆبوونەوە ناکەن و چاوەڕێی ئەنجامەکانیانن ئێمە دیارە نەتیجە و جێبەجێکردنەکە لامان مویمە ئەگەرنا مستەفا کازمی بەڕێز مستەفا کازمی کۆبوونەوەی کردووە لەگەڵ هێزە ئەمنیەکانی حکوومەتی عێراق و ڕەنگە بڕیار و ڕاستپاردەشی دەرکرد بێ بەڵام لەگەڵ هێزی پێشمەرگەشا بەڵام جێبەجێ ناکرێ ئێمە جێبەجێکردنمانە کاتێک کە جێبەجێ نەکرێت تەنها شێ ئەبێ بە دوواداچوونکە بۆ جێبەجێکردنی ئەمانە ینی لایەنی حکوومەتی هەرێمی کوردستانە کە تێدایەشێتی و پارتی و هەندێک لایەنی دیکە بەشدارن یاخود چێ ینی بێت بە دڵنیاییەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت تەڕەفێک بێ لەمە نەکرد چاودێر بێ ینی پشتی شێر مەسئولیاتەکە بەر ئەوە کەوێت یعنی ئێستا غیابی پێشمەرگە ئەتوانم بڵێم ئەم وەزعی دروست کرد ینی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێت داوا بکە کە هێزی پێشمەرگەی کوردستان بگەڕێتەوە تۆ بەپێی دەستور تۆ هێزی پێشمەرگە لەم ناوچانە نە قاچاغە نە مەمنوعە ئەبێ بوونی هەبێ و ئەبێ جموجۆڵی خۆی هەبێ و دوایی ئەو ناوچانە کە کاتی هێزی پێشمەرگەی لێ بۆ ئەو ناوچانەوەی ناوچەی پارێزراو بووە ینی ماوەیەکی دوورودێش ڕوبەڕووی داعش بوونەوە بە هەزاران هێزی پێشمەرگەی کوردستان بە هەزاران شەهید و قوربانیدا لەو ناوچەیە یعنی ناکرێ ئاوا ئەم مەوزوعات لێ بگەڕێن و هەمویان ڕۆڵی تەماشاکەر بجێڕن یەکێتیە بێدەنگە لە مەسەلەیە چی ئەوە چی بکات یەکێتی ئەوێت فشار لە حکوومەتی هەرێمی کوردستان دروست بکە فشار لەسەری دروست بکە بۆی ئەو ناوەندی هەمانگیانە ینی ئەو ناوەندی هەمانگیانە ئەتوانم بڵێم بەشێکی زۆری چارەسەرەکانە تۆ کە ژووری عملیات هەبوو کە ناوەندی هەمانگیت هەبوو لەو ژوورە عملیاتەوە بڕیار دەرەچێت لەو ژووری عملیاتەوە ڕێنمایەکان دەرەچێت ینی تەزاروب دروست نابێ ئەوە نیە هەر کەسێک لەلایەک بێ هیچی تر لەو خاڵانی کە داعش ئەتوانم بڵێم پەرەی سندووە کۆنتترۆل نەکردنی ڕێگای نێوان عێراق و سووریایە یعنی ئەو ڕێگایە کراوەتەوە
تێروستانی داعش بە ئارەزووی خۆیان دێن و ئەچن و هاتوچۆکەن و ئەتوانم بڵێم زۆر بە ئاسانی هەموو هاوکاریەک ئەگاتە دەستیان حکوومەتی عراق لی بەرپرسە حکوومەتی بڵێ لە قسەکانمانە باسمان کەوتمان جددینین هیچ کام لەمانە جددینین ئەگەر جددی بن پێم وابێ ئەوە سیادەی خاچی عێراق ئەتوانێت بیپارێزێ و ئەتوانێت ئەو ڕێگانە کۆنتترۆل بکوە ڕێگانەدا تیرۆستانی داعش بەو شێوازە بەو حەجمە بێن لە ناو جوڵەکانیان دەست پێ بکاتەوە ئەمەشێکی ترە لەو سەبەبانەی کە داعش ئەتوانم بڵێم پەرەی سندووە و خۆی کۆ کردوێتەوە دەستخۆش سپاس بڵێ کاگیدایت ینی خاڵێکی گرنگەوەی کە مامۆستا حەسیبە ژاماژەی پێدا بۆ نمونە پێشتر هێزەکانی هاوپەیمانان هەمیشە ینی غیتاایشی ئاسمانیان دروستە کرد بەوەی کە زۆرێک لە ناوچەکانی عراق و بەهرێمی کوردستانی شۆکە تیرۆرستانی داعش جموجوڵیان تیا هەبوو ئەم یانی لە ڕووی سەربازی و هاوکاری هەم پێشمەرگەی دەکرد هەم هێزەکانی سوپای عراق ئێستا بۆ هاوکاریە نابێنێ ینی هۆکارەکە چییە ینی هاوپەیمانان بۆ بێدەنگن یعنی ئەوەی کە هەیە ئەمە پیلانێکی مەترسیدارە لەسەر کەرکووک یاخود ئێوە جەنابتان وەکو شارەزایەکی بواری ئەمنی و سەربازی چۆنی بینن ئەمە بڵێ دیارە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایان تەحالفی دووەلی ڕۆڵی گرنگیان هەبوو لە تێکشکانی داعش و هاوکاریکردی هێز عێراقیەکان و هێزی پێشمەرگەش لە هەمان کاتە ئێستا بەو شێوەیە نیە توانین بڵێن ینی ئەو غیتا جەویەی بەسەر ئەو ناوچانەیە جار نەجارێک ئۆپراسیۆن ئەنجام بدرێت ئەو ئۆپراسیۆنە زۆر بەکەمی ینی هەندێک بنکە هەندێک شوێن هەیە شوێنی داڵگەی تروستان ینی تی نەکرێت ینی استهداف بکرێەوە بەڵام وەکو پێویست نییە ینی وەکو پێویست نییە لەبەرەوەی کێشەکە لەکوێیە کێشەکە لەوەیە کە کاتی خۆی ینی ئەلانی کۆتایی هێنانی داعش کرا خۆی هەڵە بوو ینی ئەمە بە تایبەتی لەم سنوورەی ینی ناوچە جێناوکان ئەو هێز عێراقیانە هاتنە پەلەپەل ئەو بێن ناو کەرکووک دەنا ئەتوانین بڵێن حەویجە و گوندەکانی و ڕەشاد و عەباس و عەباسی و ڕیاز و ئەو ناوە لەگەڵ ڕەشادەکە ئەتوانین بڵێن بۆ ئەرەی ئێرهابە ینی وەکو پێویست نەچوونە چێوماڵی ئەو شوێنانە بکەن بۆیە دەبینین ینی بە بەردەوامی ئێستاش ئەو هێرشانی کە ئەکرێ ئەو چالاکیانی کە ئەکرێ لە چەتەکانی داعشەوە هەر لەو شوێنانەیە بۆیە قابلە شۆوە دێن بەڵام بە حکمی ئەوەی کە چێوماڵ نەکرا کاتی خۆی وە ئەو شوێنانە پاک نەکرایەوە هەر بە جادا و جادایە هاتنە ناو شار و شارچکەکان بۆیە یان یەکێ لە کێشەکان ئەوەیە کە حکوومەتی عێراق لەم سنوورەیە نەیتوانیوە وەکو پێویست چێوماڵی ئەو شوێنانە بکە و لە هەمان کاتیشا ئێستاوانی لە دەست دەرچووە یانی ئێستا ئەو گوتم ینی شاری نووسوو هەیە ناو شارەکان هەیە لە کەرکووکە لە دیالەیە لە مووسڵەتیکرد لە هەموو شوێنەکان ئێستا بڵاو بوونەتەوە و ئێستا خەریکن ینی هەوڵەدەن ئۆپراسیۆنێک دروستکەن یان ئەنجام بدەن لە ناو شار و شارچکەکانەکە ئەمەش بەڕاستی بە چارەسەری نازانم بۆیە ئەو کۆبنەوەی مستەفا کازمی لەگەڵ بەرپرسانی باڵای ئەمنی و هەندێک لە هێزی پێشمەرگی کوردستان چۆن بینیدەوە ئەتوانین بڵێ کاراسانیە کات بۆی کە جموجوڵی تیرۆریستان لەو ناوچەیە کەم بێتەوە هەنگاوێکی زۆر باشە و ئەوەیە کە ئێمە چاوەڕوانی لێ ئەەکەین بەڵام کێشەکە لەوەیە ینی دەبێت ئەو دوو هێزە ینی بڵین ئەو دوو حکومەتە ئەو هەمانگیە دروستکەن بە جددی و بە عەمەلی بێنە سەرخەت ینی ناکرێ مەسەرەن کە سەرۆکوەزیران شتێکی وت ینی باسی ئەو هەمانگەی کرد کە پێویستە بکرێت ینی یەکێ لە لایەنەکان ینی جددی نەبێت لە مەسەلەکەیە بۆیە دەبینین ینی نەبوونی ئەوە هەمانگیە ئەمە یەکێکە لە کێشە گەورەکان کە بە بەردەوامی ڕوبەڕووی ئەم ناوچانە بێتەوە ینی بۆ لە شوێنەکانی تر نییە بۆ ئیدا لە ئەو ناوچانە هەیە کە کێشە لەسەرن بۆیە دەبینین تروستانی داعش استقلالی ئەو هەڵا یان کاگیدایت مەبەست لەوە لە چییە کاڵە یەشێ لە لایەنەکان جددی نەبن لە جێبەجێکردنی ڕێکەوتنەکە ینی یەشێ لە لایەنەکان چیە هەرێمە یاخود بەغدایە ئەگەر هەرێمە ینی بۆ نایەوە جددی بێ بەڕاستی سیرکە ئێستا لە ئەو کۆبولانی کە ئەنجام درا لە ناو وزارەتی پێشمەرگە وزارەتی دیفاعی عێراقی تەمان کۆمەڵێک لیجانی تشکیل کراوە کۆمەڵێ بڕیاری چاکی لە دەرچوو ئەگە بە هەتای جێبەجێ بکرایە زۆر شتی باش دروستە بوو و سەقامگیریکی گەورە و بەرفراوان لەو سنوورانە دروستە بوو یەکێ لەو لیجانانەی کە تشکیل کرا ئەو لیجانە لیزانی مەیدانی بوون بۆ دەستنیشانکردنی ئەو بۆشایە ئەمنیانەی کە هەیە و لە چۆ کێشە هەیە بە هێزی پێشمەرگە پڕ بکرێتەوە لەگەڵ هێز عێراقیەکانە هاوشان بتوان ئەو شوێنانە پڕکەنەوە بەڵام من نازانم یانی ئەو پرسیارم بۆ ئەوەیە ینی چەندی جارم پرسیارم کردووە لەو برادرانەی کە لە مەلەفی سەربازی یان لەو لیجانانن کە لە ناو وزارەتی پێشمەرگەن باز لەواکەن کە کەموکورتی و خاوقلیچکی لەناو لیجانی حکوومەتی هەرێمیشە هەبووە چەندی جار
بانکراون بۆ ئەوەی لە کەیوان کۆبنەوە بکرێت خاستان ساڵی پار بۆ ئەوەی کە تەفعیل بکرێت و لیجانانەوە کاری لەسەر بکەن بەڵام ینی خاوخریچکی هەبووە ینی هەندێک ئەندام هەبووە لەو لیژنەیە ئامادە نەبووە بێت یا خۆی دزیەوەتەوە من ناڕێم هەموو تۆمەتەکە کە مەسەر حکوومەتی هەرێم بەڵکو دەبێ حکوومەتی هەرێم بە حکمی ئەوەی خۆی بە خاوەنی مەسەلەکە زانێەوە بە تاکید ینی خەمخۆری ئەم مەسەلەیە دەبێت زیاتر جەخت کاتەوە یان چۆن بەسەرەن وەفدی هەرێم سەرکەوتوو بوو لەوەی کە بودجێ یەکلا کردەوە و شتێک کارێکی دڵخۆشکەر بوو دەکرێت مەلەفی کەرکووکیش بە هەمان شێوە ینی جەخت کاتەوە و تاکید کاوە فشارکاوە لە ڕووی ئەلام و لە ڕووی چوونی وەفد و ینی بێ فشارەکان ئەوە زۆر بن دەبێت خەڵک زۆر چاوەڕوانی کردێرە و خەڵک ینی دەتوان بڵێم ینی ئێستا خەڵک تووشی کێشە و ترس و دڵەڕاوکێ بووە لەم سنوورەیە بۆیە ناکرێت ینی ئەگەر حکوومەتی عێراق هەنگاو نەنێ حکوومەتی هەرێم چاوەڕێەوە بکە کە حکوومەتی عێراق ینی کێشەکانی بۆ چارەسەر بکات باشە لە ڕووی قانون و دەستورەوە نابێ هێزی پێشمەرگەش لێ بن ئەگەر وایە بۆچی هێزی پێشمەرگەوە بەرپرسانی باڵای ئەمنی هەرێم ینی ئیسرار ناکەن کە هێزی پێشمەرگە بگەڕێتەوە ئەگەر هیچ نەبێت هەندێکی بگەڕێتەوە بۆ قورسایی پێشوش نەبێت بەڵێ بە پێی دەستور بە پێی هەموو یاساکانی عێراق لەبەرەوەی من ناوچەکەشە لەسەر هەردوو لایە پاراستنی ئەو ناوچانەوە ئەوما لەبیر نەچێ ینی مەسلەی پێشمەرگە یانی شتێکی تازە نەبووە کە لە کەرکووک بووە بخۆ لە کاتی داعشە هەر لە کاتی داعشە لێوە نەبووە لە 2023ەوە هێزی پێشمەرگە بوونی هەبووە لە کەرکووک و تەمان بڵێم چەند فەوجێکمان لە حەویجە و لە شوێنەکانی تر هەبووە بەڵێ هێزی پێشمەرگەش بوو لەسەر وەزارەتی پێشمەرگە بوون بەڵام لێرە ینی حتا کرد 2009 کە ژووری ئۆپراسیۆن دروست بوو لە 2009 خۆ شەڕی داعش نەبوو ینی توانین بڵێ هەمانگێکی باشە بۆ لە نێوان وزارەتی پێشمەرگە و یان هێزی پێشمەرگە و سوپای عێراقەوە ئەمە شتێکی نوێ نییە بەڵام ئێستا ینی نابینین ینی هیچ هەنگاوێکی جدی نییە بۆ زیندووکردنەوەی ئەو هەمانگیە بۆ زیندووکردنەوەی کە کورد یان حکوومەتی هەرێم ڕۆڵی هەبێ لە سەقامگیری ئەو ناوچەیە بەڕاستی ینی خەڵکی کەرکووک بە تایبەتی کورد زۆر لە چاوەڕوانی ئەوەیە کە حکوومەتی هەرێم هەنگاو بنێ و ڕۆژمێرەکە بەس بۆ ئەوەی کە هێزی پێشمەرگە بێتەوە بۆ ناوچانە بۆ هەست بە ئومێدی بکەن هەست بە ئارامی بکەن دەست خۆشکاک هیدایەت سوپاس دەکەم مامۆستا حەسیبانی بۆ نمونەوە تا خەڵکی کەرکووک نائارامن و دۆخەکە بە مەترسیدارە بینن چونکە ئەوەی کە ڕۆدا ڕۆژانە لە پەرەسەندنایە و ئەو تا ئەنجامەکەشی بینین کە شەهید و بریندار و کۆمەڵە ماڵوێرانکاری لەکەوێتەوە لە ڕووی سیاسیەوە دۆخی سیاسی کەرکووک لەبارە بۆ ئەمەی سەر ڕوو ئەدات و لایەنە سیاسیەکان لەوێ بە دیاریکراوی توانن چۆن بەرپەرچی ئەم جۆرە پیلانجێڕانە بنەوە لە شارەکە بەڕاستی کاک هاوڕێ ئەم بارودۆخە ئاڵۆزەی کە لە کەرکووک هاتوۆتە پێشەوە بە قەناعەتی من لە توانای هێزەکانی ناو کەرکووک نییە ئەمە معالەجە بکەن ئەمە ئەبێت لە سەرەوە معالەجە بکرێ معالەجەکەشی تەنها لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقی فیدراڵە یعنی بە هەماهەنگی ئەوان بە دانیشتن بە مفاوەزات بە تەفاوز ئەتوانن ئەمە چارەسەر بکەن یعنی بە پێی دەستور تۆ دەستور شاڕێگایە چارەسەری هەموو کێشەکانی داناوە یعنی حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئیسرار بکە و پێداگیری بکات ئەو ناوچانە چۆن وتمان چۆنە بۆ حکومەتی عێراق ئەبێ بۆ حکومەتی هەرێمی کوردستان شوال خەڵکی کەرکووک و ناوچە جێناوەکان یەقین و دڵنیایی 100% یان هەیە بە گەڕانەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ ئەو ناوچانە ئەم مەترسیە لە سەریان ئەڕەوێتەوە ئەم مەترسیە لە سەریان نامێنێ بۆیە تاکە ڕێگە چارە لە بەردەمان ئێمە هەوڵمان ئەوە بێت کە بتوانین هێزی پێشمەرگە و ئاسایش بگەڕێنینەوە ئەو فەراغە ئەمنیەی کە هەیە پڕ بکرێتەوە بە هێزە ئەمنیەکان بۆ ئەوەی ڕێگان نەدرێ خاڵێکی تر بەڕێز کاگیدایەت ئاماژەی پێکە شانە نووسۆکان ئەمەش خاڵێکی زۆر گرنگە کە داعش ئیشی لەسەر کردووە بە تایبەتی ئیسیفادەی لە مانگی پیرۆزی ڕەمەزان کردووە ئێستا بەناو غەزای ڕەمەزانیەوە وەکو غەزا ئەمە ئەدا بەجۆی شانە نووسۆکانە ئەطف و سۆزیان بۆ لای خۆی ڕائەکێشەوە وایەن لێکە ئەمانیش هاوکاری ببن دیارە لە دوای هاتنی داعش و داگیرکردنی مووسڵ و تکریت و شارەکان بە هەزاران نازح ڕویان کردە شاری کەرکووک کەمپیان بۆ کرایەوە لە ناو کەمپەکان داڵدەدرابوون لە کەمپەکان ئەژیان ئەم خەڵکانە بەڵام ئێستا ناوچەکانیان ئارام بۆتەوە یعنی پێم وا بێ هیچ پێویست ناکە ئەم نازحانە لەو ناوچانە بمێنەوە ئەمانش ئەتوانم بڵێم وەکو بۆرەیەکی لێ هاتووە بۆ داعش وەکو هاوسۆزی و تەعاتفێکیان هەیە لەگەڵ داعش دەستێکی داعشن لەو ناوچانە بە تەواوەتی قەناعەتی من وایە چونکە
کەمپەکان داخراوە ئێستا خەڵکی ناو کەمپەکان دەرکراوە بۆی بڕاتەوە بۆ شارەکان بەڵام ناڕۆنەوە هاتوونەتەوە ناو شاری کەرکووک ئێستا بەردەوام ئەبینین ڕۆژانە هەڵمەتی گەڕان دەست پێکان لە ناوچە کوردنشینەکان بۆ نمونە لە پەنجا عەلی بۆ نمونە لە گەڕەکی ڕەحیماوە داعشەگرن دێن استغلالی بەڵێ استغلالی ئەواکەن کە ئەم گەڕەکە کوردنشینە و جێی گومان نییە دێن لە ناو ماڵە کوردەکان خانوویەک بەکرێ ئەگرن یاخود لە هەیکەلێکا داعشن یاخود چیەکەن وەکو خەڵکێکی فەقیر وەژار خۆیان پیشانەدەن زۆربەی زۆریان ئەوانی کە دەستگیرەکرێن ئەمیرن یعنی پلیان هەیە لە ناو داعش ئەمانە شانە نوستۆکانە ئەمە شێکی ینی مانەوەی ئەو نازەحانە لە ناو شاری کەرکووک هاوکارە بۆ ئەوەی کە داعش بەردەوام بێ و سوودیان لێ ببینێ لاوازی گەندەڵی کە لە ئیداری کەرکووکە هەیە ئەوە تا چەند هۆکارە بۆ ئەمە بەڕاستی ئەوەی کە لە ئیداری کەرکووکە هەیە پێم وابێ ئەوە هەر خۆی بۆ خۆی بەقەدەر داعش و بگرە زیاترش زەرەر و زەربەی لە خەڵکی کەرکووک و ناوچە جێناوەکان داوە بە تەحدیدەن لە کەرکووک دیارە ئێمە لە بیرمان نەچێ ماوەی 4 ساڵە مەلەفی ئیداری شاری کەرکووک بەدەست لایەنێکەوەیە کە بە وەکالەت ینی بە وەکالەت ئەبوایە بۆ ماوەیەکی کورت ئەو مەلەفە لای ئەوان وایە بەڵام ئەوە ماوەی 4 ساڵە بە کامل دەسەڵاتەوە و ئەدا و کارکردنیشی زۆر خراپە هیچی کەمتر نییە لەو تعریبەی کە ڕژێمی پێشوو بۆ کەرکووک ئەی کرد و عەرەبە هاوردەکانی ئێنایە شاری کەرکووک بەمە بەستێکی سیاسی دیاری کراو ئەویش گۆڕینی دیموگرافیای شارەکە بوو ئەمڕۆکە ئەو تعریبە بەردەوامە داگیرکردنی زەوی و زار لە کەرکووک بەردەوامە و لە مەلەفی خزمەتگوزاریەوە شارەکە بە تەواوەتی بۆتە دوو بەشەوە بەشێکی ئەوانەی کە با بڵێن سەر بەو نەتەوەی ئەو پارێزگارەیە ئەتوانم بڵێم بەردەوام خزمەتگوزاریان بۆ ئەڕوا و نوێژە نەکرێتەوە و بەرەو پێش ئەبرێ لەسەر عەرەبیش گلەی هەیە لە عێراقان جمهوری بە دیاری ئەزانی چۆنە من پێم وابێ نەکەر کورد عەرەب تورکمان گلەیان هەیە ئەوەی کە مستەفیدە لە ڕاکانجبووری تەنها تاقم و دەستەکەی خۆیەتی تەنها ئەتوانم بڵێم ئەو چەند گوندەیە کە خۆیان خەڵکی ئەو جێگایان عشرەتەکەی خۆیەتی بڵێ ینی بە تەواوەتی ئەمەی کردووە بە چەترێک هەموو ئەوانەی کۆ کردوێتەوە پاڵپشت بەوان بەردەوامە لە گەندەڵی پاڵپشت بەوان بەردەوامە لە تعریب پاڵپشت بەو خەڵکانی کە لە دەورێتی کۆمەڵێ دۆسیەی لەسرە چەندین جار بانکراوەتە بەردەم دادگا بەڵام بەداخەوە دادگاکانیشمان ئەتوانم بڵێم هێزی سیاسی کورد هێندە نییە کە بەرپەرچی ئەمە باتەوە لە کەرکووکە من باسی ئەمەم کرد ئەمە لە توانای هێزی سیاسی کورتچەیە یەکێتی نیشتمانی کوردستان لە کەرکووک ماوەتەوە مەڵبەندەکەی ماوەتەوە خەڵکو و جەماوەرەکە لە کەرکووکە حزب سیاسیەکانی تر هەمویان حزوریان هەیە و تەواجودیان هەیە و مەقەڕاتیان هەیە پارتی دیموکراتی کوردستان لە 16 ئۆکتۆبەرەوە ئەو شاری بەجێهێشتووە بە تەواوەتی کەرکووکی لەبیر کردو ئەتوانم بڵێم هیچی نەکردو بە زیانش بۆ کەرکووک شکاوەتەوە بە زیانش بۆ کەرکووچەکان شکاوەتەوە ئەوەی کە چارەسەرەکرێ دووبارەیەکەمەوە ئەبێ لە ئاستی هەردوو حکومەت تا چارەسەر بکرێ ئەمە لە توانە و قودرەتی هێزە سیاسی و هێزە ئەمنیەکانی ناو شاری کەرکووک نییە ئەمە چارەسەر بکرێ دیارە پێشتر ئەمەمان باس کردووە و خەڵکی ئەزانێ سەبەبی مانەوەی ڕاکانجبووری لەو پۆستە خودی کورد خۆی بووە وەکو بەرپرسانی باڵای یەشێتی لە شارەکە لە کەرکووک چ نەخشە ڕێگەیەکتان هەبوو بۆ سەرکردایەتی یەشێتی دوجار سەرکردایەتی یەشێتی بۆی کە بیکاتە کارت و فشار لە حکوومەت هێرێمی کوردستان بۆی کەم قەزیە چارەسەر بکرێت توانیتانە هیچ بکەنەوە ئێمە ئەوەی کردومانە ئەوەی توانیومانە کردومانە بەڵام بەداخەوە هەموو شتێک بە ئێمە ناکرێت ینی ئاماژەم پێکرد ئەمە بەناو ئەو هێزەی کاتۆ بە ناوی فەرزی قانونەوە لە کۆمەڵێ گەندەڵی شەریکن لەگەڵ پارێزگاری کەرکووک یعنی تەسەور کە ئەو بەرپرسە ئەمنیەی کە لە خواروی عێراقەوە هاتبوو مەلەفی ئەمنی بەدەسەوە بوو کە ئەوان لە مەزهبێکن محافظ پارێزگاری کەرکووک لە مەزهبێکە بەڵام ئەوەندە مەساڵح و بەرژەوەندەکانیان مشتەرەک بوو هاوبەش بوو هەردووچیان یەک بیرکردنەوەیان هەبوو کە ڕەنگە لە خواروی لە بەغدا و لە خواروی عێراق زۆر دژ بە یەک بن بەڵام لێرە لە بەرەوەی مەساڵحەکانیان بپارێزن زۆر لەگەڵ یەکتری بوون دیارە ئەمە
دیسانەوە ئەیڵێمەوە چەندین جا سکاڵای لەسەر تۆمارکراوە چەندین جا چۆتە بەردەم دادگا بەڵام وەک ئەوەی کوردوتنی مویەک لە ناو ماستێک دەرکەی ئەوە بە ئاسانی دەربازە ڕزگاری بووە یان بە غرامەیەکی کەمیان بە باشانسا حەزی بە پێدوانی ینی ئەمەی کە ئێستا هەیە لە کەرکووک ڕۆداوە لە ناوچە کێشە لە سەرەکان ینی قەزیەکە هەم هەرێمایەتی هەم بۆ عدێشی نێودوڵەتی هەیە زۆر گەورەترە لە بەغدا و لە هەرێمیش لەلایەنە سیاسەکانی هەرێمیش کاک هاوڕێ ئەمەی تۆ ئەیلی 100% تەواوە تەدەخولاتی دەوڵەتە ئەقلیمیەکان هەیە ئێران بۆ خۆی ئێستا لەم کاتەیە کە کاندیدەکان دەستنیشانەکرێ کاندید هەیە تورکمانە ئێران دامیەکە کاندیدی ئێرانە کاندید هەیە لە ناو لیستی تورکمانیا کاندیدی تورکایە باشە ئەمە بەدەر لەو ململانێ و سراعاتانی کە هەیە لە ناو هێزە ئیسلامی و هێزە ئەلمانیەکان و لە ناو کوتلەکانی عەرەبی و لە ناو خودی عەرەبەکانی کەرکووک ئەمانە ئەوەمان پێڵێ بڵێ تەدەخولات زۆر هەیە لە دەوڵەتە ئەقلیمیەکانەوە هەر کەسە و ململانیەتی سراعەکانی هێناوەتە ناو کەرکووک تەسویە حساباتی خۆی هێناوەتە ناو کەرکووک بۆەوەی شتێکی بەرکرد باشە ئەمە پێ ناچێ پیلانگەڕێکی گەورەش بێ و مەترسیشی کەش بێ بۆی کە جارێکی دیکە هەڵبژاردن لەو شارەیان نەکرێ من وتم ئومێ دەکەین ئەمە پیلان نەبێ ئومێ دەکەین ئەمە بەرنامە نەبێ بەڵام ئەگەر بەردەوام بێ حکومەتی هەرێمی کوردستان هەر ئاوا بێدەنگ بێ حکومەتی عێراقی فیدراڵ هەر ئاوا بێدەنگ بێ لایەنە نێودوڵەتیەکان هەروە بێدەنگ بن تەماشاکەر بن نیەتی جدیان نەبێ بۆ چارەسەرکردنی ئەم مەوزوعە بەدڵنیایە ئەو کاتامە بێتە پیلان و بێتە بەرنامە بۆ پەخستنی هەڵبژارنەکان یا بۆ دواخستنی هەڵبژارنەکان یان بۆ لێدانی هەڵبژارنەکان ئێمە ئومێ دەکەین ئەمانە ڕوونەدا دیسانەوە ئەگەڕینەوە ئێمەی کورد ئەو دەسەڵاتی کە پێشتر هەمان بۆ ئێستا بەهۆی ڕووداوە سیاسیەکانەوە بە تەحدید لە دوای ڕفراندۆمەوە ئەو دەسەڵاتەمان نەماوە بەڵام ئەمە ئەرکی حکومەتی هەرێمی کوردستانە کار لەسەر ئەمە بکە و لەگەڵ حکومەتی عێراقی فیدراڵە وەفدیان هەبێ و دەستخەنە سەر برینەکان و چارەسەر بۆ ئەم بابەتانە بدۆزنەوە دیارە حکومەتی هەرێمی کوردستان بێدەنگی هەڵبژاردووە حکومەتی عێراقیش ئەمە بە قازانجی خۆی ئەبینێت هیوای لەم بێدەنگی بێتە دەرەوە بەڵێ دەست خۆش مامۆستا حەسیبە وڵای کاگە هیدایەتیانی بۆ نمونە خەڵێک کە مامۆستا حەسیبە ئاماژەی پێدا بوون منە لە سەرجەم گەڕەکەکان و شاری کەرکووک لە ناوچە جیاوازەکانەوە تا شانەی نووسوی داعش هەیە ئەوە زۆرێک لەو عەرەبانی کە پێشتر بە بیانووی ئاواری و هاتوونەتە شارەکەی سەر نەگەڕاونەتەوە لێوێ نیشتەجێ بوون ئەمانەش دیارەکەم تا زۆر هەمانجی و پەیوەندیان هەیە لەگەڵ تیرۆرستانی داعشدا یعنی ئەوەی کە مەترسی و خەتەرە ئێستا ئەم کارە تیرۆریستیانە سەرجەم ناوچەکانی کەرکووشی گرتوتەوە یعنی بەڕای جەنابتان و بە پێشبینی بەڕێسانۆکو شارەزایەک لە بوارەکەدا پێتان وانێ لە داهاتوودا گەرم مەترسیە بەری پێنەگیرێت ناو شاری کەرکووک و سەرجەم کوچە و کۆڵانەکانیش بگرێتەوە بەڵێ بەدناییەوە باسی ئەوم کرد یعنی ئەوە شان نووسوانە ڕۆڵێکی باشە بینن بۆ پێدانی زانیاری بە ینی شانە شەڕکەرەکانی داعش ڕاستی ینی ئەوە زانیاریەکان لە ڕێ ئەوانەوە ئەوە پیانەگات بۆیە ینی کۆکۆکردنەوەی داعش لەم سەروبەندەیە و بە تایبەتیش ینی لەو سنوورەیە ئەوا گەیەنێت کە ئەوان نیازی گەورەتریان هەیە و چەندین جار خۆیان لە پێیجەکانی خۆیان ئالانی ئەویان کردووە کە جاریکە هەوڵی ئەوادەن کە چەند شوێنێک دەستی بەسەرا بگرن بۆی بێتە سنتەرێک بۆ ئەوەی کە بتوانن پەل بەهاون و شەڕەکەی ئانی بڵین جەبهەی خۆیان بەرفراوانترکەن بۆی ئەوەی کەستا هەیە شەڕێکی مەفرەزەیە جەبهەوی نیە بەرەی نییە بۆیە دەکرێت گەر بێت و ڕێگری لێ نەکرێت و بێت و ینی ڕێگری لەم جۆرە چالاکیانی داعش نەگیرێ بە تاکید بارودۆخەکە خراپترە بێت و مەترسیەکانی وەگوتم نەک هەر لەسەر ناوچە جێناوەکان بگرە لەسەر هەرێمی کوردستانیش دروست دەبێت بۆیە ینی ئەمە بینیمان چەندین جار ینی فڕۆکەخانەی هەولێر بردومان کراوە و لە هێزی پێشمەرگەشت دراوە ئەتوانین بڵێن وردە وردە پەلە هاون لە شوێنەکانی تریشەوە لە قۆڵەکانی تریشەوە هەوڵەدەن مەترسی لەسەر هەرێمی کوردستانیش دروستکەن بۆیە دەبێت حکومەتی هەریان حکومەتی بەغا بە هاوبەشی یان بە هەمانگی لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان هاوڕێکە جدی لە مەسەلێ بدەنەوە و بۆ ئەوەی کە زیاتر پەرە نەسەنێ و هێزەکان یان چەتەکانی داعش ینی خۆیان کۆنەکەنەوە نەگاتەوە ئاستەی کە خۆیان بەهێزکەنەوە و ئەوەی کە هەیە ئێستا ینی هەمویان مەحەلین ینی خەڵکی عێراقن ینی خەڵکی سنوورەکەن ئەوە نییە بڵێ ئێستا ئەو داعشانی کە پێشووتر هەبوون ئەجنەبی بوون ئەوانە زۆر نەماونە توان بڵێم زۆر بە کەمی ئەگەر هەبێت هەمووی خەڵکی سنوورەکەی ئەوە یەکترێ ناسن
و ئەوانەی کە کاتی خۆشی ئاوارە بوون بۆ ئەم سنوورە هەمووی لەو شوێنە جێنشین بوون و ماوەیەکی زۆر لەژێر دەستی داعش بوون بۆیە هەنی ئەوە توانی بڵێن داعش لەسەر هەموو ئەگەرەکان کارەکات و هەوڵەدا خۆی بەهێز کاتەوە بۆ ئەوەی زەربی گەورە بۆشێن. باشە ژمارەیەکی زۆر هێزی جیاواز لە کەرکووک بوونی هەیە هەرێکە و بە ناوێکەوە هەرێکە و لەژێر چەترێکە. ئەم فرەهێزی کە لە کەرکووکێ ئەمەش زەرێکی گەورە نییە لە ڕووی ینی ئاسایش و ئەمنیەوە بۆ شارەکە. بەڵێ وە گوتم ینی هەمانگی نییە لە نێوانیانە بەرەوەی ئەو هێزانە یەک ئاڕاستە نییە ینی هێزێکە سەر بە وزارەتی ناوخۆیە ئەوەی تر سەر وزارەتی دیفاع ئەوە حەجدا ئەوە حەجی تورکمانی ئەوە حەجی نازانم کوێیە عشاری سونێ عشاری سونەشی تایە ینی بۆیە بینین ینی ئەمانە لەژێر ئەوامری قایدی قواتی سەلاح بڵین کازمی دینەکانیان ینی فەرمانەکان جێبەجێ ناکەن بۆیە دەبینین حتاکو لە دابەشبوونیشیان بەسەر شوێنەکانە هەرێکە و بەجیا ینی تێکەڵ نین بڵێ تێکەڵ ئەو هێزان تێکەڵ کراون بۆ ئەوەی کە هەر زانیاریەکیان هەر فەرمانێک پێیان بگات جێبەجێ بکەن بۆیە دەبینین هەر شوێنە و فلان هێزی لێیە بۆیە دەبینین ینی ئەمە یەکێ لە کێشە گەورەکانە کە ئەو بۆشایی دروست کردووە بۆشایەکی ئەمنی و بۆشاییەکی ئەتوانین بڵین سیاسیشی دروست کردووە وای کردووە کە سەتەکانی داعش ئەو بقۆزنەوە کە ئەم هێزانە نەبوونی هەمانگی لە نێوانیانە توان ئەوە یانی توان بڕ اختراقیان بکەن و ئەتوان بچنە ناو هەندێک گوندەوە هەندێک شوێنەوە و بگرە داوانەیە ئەگەر ڕێگری لە نەکرێت ناو شارچکەکانیش. بەڵێ وەکو ینی نەخشە ڕێگەیەک ئەگەر بۆ نمە سوود ببینرێت لە شارەزایان و ئەو کەسانی کە لە بواری ئەمنیدا کارەکەن ینی پێشنیار چییە بێ بۆی کە ئەم دۆخە زوو تێپەڕێنرێت و زوو چارە سەر کرێت لە نێوان هەردوو حکوومەتی بەغدا و عێراق وەکو دوا پرسیار بۆ بەڕێزەکە هیدایەت. کورد دەتوانێت سوود لەو ئەو کۆبنەوەی کە کازمی کردی لەگەڵ نوێنەرانی وزارتی پێشمەرگە وزارتی دیفاع و هێزانیەکان توان سوود لە وەرگرن و کۆمەڵە تعلیماتی باشدا بەسیوە ئەو هەمانگیە تەفعیلکەن و هەوڵ بدرێت ئەو ژووری ئۆپراسیۆن زۆر گرنگە زۆر گرنگە زاریکە هێڵێ دروستکردنی ژووری ئۆپراسیۆن لە هەولێر و بەغا سوودی نییە وەک مامۆستا حەسیب بەوتی دەبێت لە کەرکووک و لە مەخمور و لە خانقین و لەو شوێنانە دروست بکرێتەوە بۆ ئەوەی هەمانگیکە بێتە هەمانگیەکی فعلی بۆیە ینی ئەوە باشترین چارەسەرە و دەتواندرێت لە ڕێی ئەو ئۆپراسیۆنانە لە ڕێی ئەو ژوورانەوە ئەو بۆشانی کە هەیە پڕ بکرێتەوە. دەست خۆشکاکی دایێت بەڵام مامۆستا حەسیبە دوا سەرنج و پەیامی بەڕێزت. بەڵێ من دوو پەیام هەیە پەیامی یەکەمم بۆ خەڵکی شاری کەرکووک داوایان لێکم خۆڕاگر بن وەکو هەمیشە و چۆن شارەکەیان خۆشویستەوە بەجیان نێشتەوە وەکو هەمیشە وابن ئەم بارودۆخە بە دڵنیاییەوە تێدەپەڕێت هەر ئاوا نابێت معقول نیاوا بێ. پەیامی دووەم بۆ دەسەڵاتدارانی حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقی فیدراڵ ینی تکایە وەرنە سەرخەت چارەسەرێک بۆ ئەم بارودۆخە ناسەقامگیرە بدۆزنەوە ئەگەرنا ئەم بارودۆخە هەمومان لی زەرمەند دەبین خودی حکومەتی هەرێمی کوردستان زەرمەندی یەکەمە بێ حکومەتی عێراقی فیدراڵتیایە زەرمەند دەبێ و هەموو پێکاتەکان لە شاری کەرکووکتیایە زەرمەند دەبن بۆیە مانەوەی بەم بێدەنگیە یاخود هەڵبژاردننی ئەم بێدەنگیە ئەمە مای قبول نییە بۆیە تکایان لێ دەکەم بێنە سەرخات بۆ ئەوەی ئەم بارودۆخە بەم شێوەیە درێژە نەچێشێ وەکو کاک هیدایەت ئاماژەی پێکرد ئەگەر بێت و ئەمە بێدەنگی لێ بکەن داعش هەنگاوی ترێبێ لەوانەیە بە دووری مەزانە هێرشی گەورەتر دەست پێ بکات و بێوێت شارۆچکەیەک داگیر بکات و بیکاتە مۆڵگە و حەشارگەی خۆی ئێمە ئومێ دەکەین نەگاتە و حاڵ. زۆر سپاس بۆ مامۆستا حەسیب عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتیشێتی کە لە سودۆ لەگەڵ ماوی هەر سپاس بۆ کاک هیدایەت شارەزا لە کاروباری ئەمنی و سەربازی کە لە سودۆکەمە لە شاری کەرکووک میوانمان بووی. وەڵام بینەرانی بەڕێز هەڵقەی شەوی پانۆراما پێشکەشکرا خواتان لەگەڵ.